ئەچینە لای میوانەکەمان بۆ تەوەرەی یەکەم چینە هەولێر گرنگیدان بە کتێبخانەی مناڵان لە ماڵدا کە بەسپاسەوە بەڕێز محەممەد ساڵح ناسراو بە جگەرسۆز نووسەر لە شاری هەولێر و لە ستودیۆکانمان لە پایتەختی هەرێمی کوردستان و لەگەڵماندایە. کاک محەممەد بەخێر بێیت، بەیانیت باش، سوپاس بۆ ئامادەبوونت. بەناوی خوای گەورە و مێرەبان زۆر سوپاسان دەکەم، سوپاس بۆ ئەم میوانداریە. سەلامت زۆر باشە. کاک محەممەد، گرنگی با بڵین کتێبخانە و خوێندنەوە بۆ منداڵکە، ئێمە ئەمڕۆ باز لە کتێبخانی منداڵانەکەین، خوێندنەوەی منداڵەکەین. گرنگی چییە کە لە هەموو لە ماڵەکانی خۆمانە لە پاڵ ئەو دیکۆرات و ئەو مەطبەخە جوانە و ئەو میوانە باشە و ئەو هۆڵە باشەی کە خەمی لێخۆین و دیزایانی بۆکەین و پاری تێدا سەرفەکەین، گرنگی چییە لەوەی لە پاڵ ئەمانەیە کتێبخانەیەکی منداڵان هەبێ لە ماڵەکانمانە بۆ جگەرگۆشە و مناڵەکانمان؟ بەڵێ، سوپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە، بۆ سازدانی ئەم بەرنامەیە. بەڕاستی ئەگەر بمانەوێ ئێمە باس لە کتێبخانە بکەین، پێویستە پێش ئەوەی باسی کتێبخانە بکەین باشتر وایە باسی کتێب بکەین، چونکە تا ئێمە باسی گرنگی کتێب نەزانین ناتوانین نرخی کتێبخانە بزانین. بۆیە زانایان زۆر باسی کتێبیان کردووە. ینی ئەگەر لە ڕووی دینیشەوە سەیری کتێب بکەین دەبینین هەموو ئاینە ئاسمانیەکان لە ڕێی کتێبەوە بە ئێمە گەیشتون، پەیامەکەیان بە ئێمە گەیاندووە. بۆیە ینی کتێب قودسیەت و پیرۆزی خۆی هەیە. پێویستە هەموو تاکێکی کورد، هەموو تاکێکی موسڵمان نرخی کتێب بزانێت کە کتێب سەرچاوەی زانست و معریفەیە بۆ ئەوەی لە ڕێی کتێبەوە ئێمە خۆمان پێ بگەینین. لەبەر ئەوە گرنگە ئێمە نرخی کتێب بزانین. پێم خۆشە ئاماژە بە چەند وتەیەکی زانایان و بیرماندان و فەیلسوفانی جیهانیش بکەم کە باسی کتێبیان کردووە. یەکی لەوانە شیشڕۆن دەڵێت پێویستە لە هەموو ماڵێدا کتێب هەبێتن، چونکە کتێب یعنی ئەگەر کتێبخانە لە ماڵێدا نەبێ وەکو ئەوەیە کە جەستەیە گیانی تێدا نەبێ. هوگو دەڵێتن بەکردنەوەی هەر قوتابخانەیەک دەرگای زیندانێکدا دەخەین. سوباعی دەڵێتن عقلی مرۆڤ بە سێ شت دەکرێتەوە، یەکێکیان خوێندنەوەیە، دووەمیش ئەزمۆنە، سێەمیش بیرکردنەوەیە. گەلێک لە زانایانی تر باسی ئەویان کردووە کە پێویستە ئێمە ئاوەڕ لە کتێب بدەینەوە، ببینە دوستی کتێب، ببینە هاوڕێی کتێب، بۆ ئەوەی بتوانین ینی خزمەت بە خۆمان و بە کۆمەلگا و بە مرۆڤاتی بکەین. بۆیە ئەگەر لەم ڕۆیەوە تەماشای بکەین، ئەگەر تەماشای قورئانی پیرۆزیش بکەین، ینی لە زۆر شوێن باسی زانست و علم کراوە. تەنانەت زانایان باسی ئەوە دەکەن کە ینی وشەی علم و مشتەقاتەکانی 779 جار لە قورئان دەهاتووە. یەکەم ئاەتیش کە لە قورئانی پیرۆزەدا بەزیوە بۆ سەر پێغمبەری نازانمان درودی خوای لەسەر بێ بۆ سەر مرۆڤاتی لە ئیقرەوە دەست پێ دەکاتن کەواتە بخوێنە. هەموو ئەمانە پێمان دەڵێن کە کتێب ینی گرنگی و قیمەتی خۆی هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆمان پێ بگەینین. لەم ڕوانگەوە ئێمە دەتوانین سەیری کتێبخانە بکەین. بوویە گرنگە لە هەموو ماڵێکدا کتێبخانەیەک هەبێ، لە هەموو قوتابخانەیەک کتێبخانەیەک هەبێ، لە هەموو شوێنێک تەنانەت ئێستا لە وڵاتە ئەوروپیەکان لە مارکێتەکانیش کتێب هەیە، لە میترۆیەکانیش کتێب دانراوە، لە هەموو شوێنە گشتیەکان لە پارکەکانیش کتێب دانراوە. هەموو ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە هانی خەڵک بدەین بۆ ئەوەی کە کتێب بخوێننەوە. بۆیە گرنگە ئێمەش لەم ڕۆوە تەماشای کتێب بکەین و بزانین ئێمە لە ڕێی کتێبەوە چی بەدەستدێنین و چی بە مرۆڤاتی دەبەخشین. مامۆستا محەممەد، وەڵامەکەم هەر دەست نەکەوت تەوان کتێبخانەی منداڵان بۆچی گرنگە لە ماڵێکا هەبێ؟ ئەوە لەسەر کتێب و کتێبخانە زۆرمان ینی بڵین بەرنامە کردو بیستومانە، بەس وەڵامی ئەو پرسیارم دەست نەکەوت کە گرنگی ینی کاک محەممەد گرنگی کتێبخانی منداڵان چیە لە ماڵە؟ بەڵێ، خۆی زانان کە باسی مرۆڤ دەکەن دابەشی دەکەن بۆ سێ بەش. بەشێکی جەستەی مرۆڤە
کە پێویستی بە هەندێک پێداویستی هەیە وەکو خواردن و خواردنەوە چونکە مرۆڤ بەبێ خواردن و خواردنەوە ناتوانێت بژیتن بەشێکیش پەیوەندی بە وجدان و بە هەست و بە دەرونیەوە هەیە ئەویش لە ڕێی سۆز و عاتیفەوە پێویستە تێر بکرێتن بەشێکیش پەیوەندی بە عەقڵ و بە مێشکیەوە هەیە پێویستە لە ڕێی زانست و معریفەوە تێر بکرێتن و یعنی ئەم پێداویستیە دابین بکرێتن بۆیە گرنگە ئێمە هەر لە منداڵیەوە یعنی ئیش لەسەر مناڵەکانمان بکەن کە هێشتا هەر منداڵن بۆ ئەوەی مەسەلەن ڕۆ لە کتێب بکەن چونکە گرنگی کتێب بۆ مناڵ یعنی دەتوانین لە چەند خارێکدا چڕیکەنەوە یەکێک لەوانە کتێب سەرچاوی زانست و معریفەیە یعنی لە هەموو ڕوویەکەوە زانیاری بە مناڵەکانمان دەبەخشێتن ئەو مناڵەی کە یعنی لە ماڵەوە کتێبی هەیە و کتێب دەخوێنێتەوە و لەگەر کتێب ڕاهاتووە بەپێی ئەو توێژینەوانەی کە ئەنجام دراون لەم بوارەدا دەرکەوتووە لە سەدا 20 ئەو کەسانەی کە لە ماڵەوە کتێبیان هەبووە و کتێبیان خوێندوتەوە لە خوێندنی ئەکادمیدا لە پێشتر بوونە لەوانەیە کە لە ماڵەوە کتێبیان نەبووە بەس يعني احتماليا كدوتا سر كتابي منهجي بويا زور جرنجا اما يعني هاني منال كان ممدن بو بخوينوا يكي كتاب للسودا كان يخوينوا بو منال كاتي منال كتاب دخوينتوا لقى كتاب راديتن دبيت دوسي كتاب يعني زماني بارا دبي فيرا خسكردن دبي فيرا شجاعتي ادبي دبي دتواني يعني قصي خوي بكاتن راي خوي درب بريتن يعني لحالتي الشرمني وانا بيت دري هم امانه براسي سودي هي بو منال سود شي دكي كتاب بو منال اويا خيالي فروان دبي يعني قلت بير دكاتوا يعني دبيت خوان اسوي شي روناق يعني اسوي فروان تر دبي باشتر بيدكاتوا باشتر يعني دنياي دورو بري خو دنياي دروي باشتر دناسيتن لري كتابه واشنا دبيتن بشارستانكان الدنيا بسروشتي الدنيا بمروبكان بايديا وايديولوجيا كان بهمشتك يعني اما لري كتابه منال اگر مثلا هل مناليه واما بمنال رابين لسروي ككتاب بخوينتوا دەتوانێتن هەموو ئەم شانان بەدەست بێنێتن بەڵام ئەمەش بەوە دەکرێتن کە ئێمە بەڕاستی ئێمەی دایک و باوک هەز بە و بەرپرسیارەتیە بکەین ئەو ئەرکە بخینە سەرشانی خۆمان هەر لە منداڵیەوە پێویستە ئێمە وەکو دایک و باوک بزانین ئێمە چمان پێیە بوو مناڵەکانمان یعنی ئێمە ببینە قودوەیەکی باش ببینە سەرمەشقێکی باش چونکە زانایان لەسەر ئەوە کوکن کە دایک و باوک یەکەمین مامۆستای منداڵن بويا پێویستە ئەم مامۆستایە ئەرکی خۆی بزانێتن ئەرکی سەرەکی خۆی ئەرکی سەرەکی خۆی هەڵبستێتن یەکێک لە ئەرکەکانی جگە لە پەروەردەکردنی منداڵ بە شێوازێکی جوان بە شێوازێکی پەروەردەیی بە شێوازێکی زانستیانە یەکێک یعنی لە ڕووی زانستیەوە پێویستە گرنگی بە مەناڵەکەی بداتن ئەویش لە ڕێی کتێبەوە دایک و باوک پێویستە نمونەیەکی جوان بن پێویستە خۆیان بخوێنەوە پێویستە خۆیان دوستی کتێب بن بۆ ئەوەی بتوانن مناڵەکانیشان فێری ئەوە بکەن کە کتێبیان خۆش بوێتن و ببنە دۆسی کتێب خاڵێکی دیکە کە ئێمە وا بکەین کە مناڵەکانمان یعنی خۆلیای کتێب بن و حەزیان لە کتێب خوێندنەوە بێتن ئەوەیە کە زانایان باسی دەکەن کە دایک و باوک کتێب بۆ مناڵەکان بخوێندنەوە تەنانەت بەدەنجی بەرز بخوێنەوە تەنانەت لە هەموو ماڵەیەدا کتێبخانەیەک هەبێتن کتێبخانەکەش تایبەت بێ منداڵانەوە ئێمە مانگانە ینی بڕەپارەیەک تەرخان بکەین بۆ کڕینی کتێب بۆ مناڵەکانمان ئەم کتێبانەش بە هاوکاری مناڵەکانمان لەگەر منداڵەکانمان بە خۆمان کە دەچین بۆ کتێب فروشیەکان دەچین بۆ پیشانگاکان دەچین بۆ شوێنەکانی کە کتێب دەفروشن مناڵەکانمان لەگەر خۆمانمان ببین ڕەچاوی یعنی حەز و خۆلیای ئەوانیش بکەین نەک هەر بە خۆمان کتێب بکڕن و بەبێ ئەوەی ڕەچاوی حەز و خۆلیای ئەوانیش بکەین بۆیە گرنگی ئێمە لەم ڕووەوە سەیری کتێب بکەین. مامۆستا محەممەد کتێبخانەی کوردی ئەوەندە دەوڵەمەنە بە بەرهەم و نووسینی بواری مناڵان بە تایبەت لەم ڕۆژگارەیە گرفتێکی تریشەیە منداڵان ئەوەندە گرنگی بە زمانی بێگانە و بیانیە دەن ڕەنگە تەنانەت نتوانن بە شێوازێکی زۆر باش لە کۆمەڵێک قۆناغا حتا کتێبی کوردی بخوێنەوە یاخود لی تێبگەن نووسەرمان نووسەرەکانمان ئەم خەمەیان خواردەوە فەڕاغیان پڕ کردوێتەوە کتێبێکی باشەیە بۆ مناڵ ئێمە بیکڕین و لە ماڵەکانمانە هەبێت لە هەموو بارە جیاوازەکانە. بەڕاستی ئێمە ئەگەر ناتوانین بەڕەهایی بڵێن یعنی کتێبی باش نییە کتێبی باش هەیە لە بواری مناڵانە ئیش کراوە
بەس لەوانە وەکو پێویست نەبوو بێت بەڕاستی بەڵام لەم دوایانە ینی کومەڵێک کتێب لە زمانەکانی تریش وەرگێردراون بۆ سەر زمانی کوردی کومەڵە گوڤارەی دەدەچێتن گوڤاری مناڵان بۆیە پێویستە ئێمە وەکو نووسەرانیش بەڕاستی ئەرکێک دەکەوێتە سەرشانی ئەوانێت چونکە بەڕاستی کتێب ینی ئەگەر ناوەڕووکەکەی بەهێز نەبێ ناوەڕووکەکەی پەروەردەیی نەبێ ناوەڕووکەکەی شتێکی باش بە مناڵان نەبەخشی ئەگەر بشخوێنێتەوە لەوانەیە مەلەلی بۆ دروست بێ یان تااقەتی خوێندنەوەی نەبێ یان سوودی نەبێ گرنگە ئێمەی نووسەریش ئاور لە بواری منداڵان بدەینەوە بە تایبەتی ئەو نووسەرانەی کە لە بواری منداڵان دەنووسن گرنگی بەم بابەتە بدەن ئەو کتێبانە بنووسن کە ینی حەز و خۆلیە مناڵەکان تێر دەکاتن وا دەکات کە مناڵەکان ینی بەڵای خۆیان دەڕابچێشن وا دەکات کە مناڵەکان حەزیان لە کتێب و لە خوێندنەوە بێتن بەداخەوە ئێمە وەکو پێویست ینی ئەم ڕۆڵەمان نەبینیوە هیوادارم لەمە دووە زیاتر گرنگی بەم بابەتە بدرێتن چونکە بە خۆمان دەزانین ئێسایمە لە سەدەمانێکدا دەژین کە ینی ئامێرە زیرێکەکان سوسیال میدیا هەمووامانە ینی بە شێوازێکی زۆر بەرفراوان لە کومەلگای ئێمەدا ئێستا ینی وجودیان هەیە بۆیە ئەگەر ئێمە گرنگی بە کتێب نەدەین لەوانە مناڵەکانمان لە کتێب دوور بکەونەوە ئەو کاتەش لەوانە ینی ئەو فەراغی کە هەیەە بە تایبەتی لە وەرزی هاوینە لەوانە بە شتی بێسوود پڕکەنەوە یان بە شتێک پڕکەنەوە کە ئیسفادەیان نەبێتن زۆر گرنگە ئێمە زۆر باش لەم بوارەدا یان پلان و بەرنمەیەکمان هەبێتن. بەڵێ مامۆستا محەممەد تا چەند ناوەندەکانی پەروەردە و فێرکردن و قوتابخانە بە تایبەت و بە تایبەتر ینی مامۆستایان لە قۆناغی سەرەتایی لە بنەڕەتیە هانی قوتابیەکانیان ئەدەن بۆ کتێب خوێندنەوە بە تایبەت بوونە مامۆستای وانەی کوردی هانی قوتابیەکانیان ئەدا کە لە ماڵەوە بخوێندنەوە یان کتێبیان بۆ دەستنیشان بکە یا مامۆستای وانەی زانست گۆڤاری زانستی کە تایبەتە بە مناڵان بابەتی زانستی یان لە هەموو بوارەکانە تا چەند لە قوتابخانەکانە ئەمە کراوەتە ینی کللتور کە مامۆستایان هەوڵ بدەن قوتابیەکان جگە لەو کتێبانی کە لە بەردەستیانایە بۆوانەکان لە ماڵەوە سەرقاڵی خوێندنەوە و مطالعی با بڵین کتێب و نامیلکە و گۆڤار بن. بەپێی ئەو زانیارەی کە من هەمە ینی زیاتر لە 20 ساڵیشە لە ناوەندەکانی خوێندندان بەڕاستی ئەم شتە ناڵێم نەکراوە بەڵام زۆر کەم کراوە دەتوانم بڵێم ینی وەکو پێویست وەکو استراتیژ وەکو پلان ئیشی لەسەر نەکراوە ینی قوتابخانە نەبووە بە کەناڵێکی گرنگ بۆ ئەوەی کە هانی مناڵەکان بدرێتن کە لە ماڵەوە کتێبی ینی غێر منهەجی بخوێنەوە بۆ ئەوەی مەسەلەن زیاتر حەز و خولیە خوێندنەوەیان هەبێتن مامۆستاکان زیاتر لە ناو ناوەندەکانی خوێندن خەریکی وانەوتنەوە و کەمتر گرنگی بەم بابەتە دەدەن خۆی حەقوایە لە هەموو قوتابخانەیەک کتێبخانەیەک هەبێ حەقوایە ینی مەسەلەن چەند بە شەوانەیەکیش تەرخان بکرێتن بۆ ئەوەی کە ینی مەلاڵەکان هەم بدرێن لە قوتابخانە کتێبی غەیری دەرسی بخوێنەوە بۆ ئەوەی کە حەز و خولیان هەبێ بۆ ئەوەی مناڵەکان بزانن کە زانست هەر ئەوە نییە کە لە ناو لاپەڕەکانی کتێبەکانی قوتابخانەدا هەیە بەلکو ینی لە دەرەوەی کتێبە دەرسیەکانیش کتێبی باشە ئێمە دەتوانین ینی زانیاری و معریفە و ینی زانست بەدەست بێنین لە ڕێی کتێبەکانی تریش بۆی مامۆستا بەڕاستی هەم مامۆستا هەم دایک و باوک پێویستە قودوەیەکی باش بن پێشەنگێکی باش بن بوو مناڵەکان بۆ ئەوەی ینی هانیان بدەین بۆ ئەوەی فێرە کەلتوری خوێندنەوە بن یاخود یان خوێندنەوە لای مناڵەکانمان ببێتە کەلتورێکی باو بۆ ئەوەی کە گەورەش دەبن بەردەوام من لەسەر ئەم کەلتورە و واز لە کتێب نهێنن و کتێب وەکو هاوڕەیەک سەیری بکەن و وەکو هاوڕەیەکی باشی استفادەی لێ بکەن ینی لێرەدا بەڕاستی دەمەوێ ئاماژە بە شاعرێکی ئینگلیزی بکەم کە وتەیەکی زۆر جوانی هەیە لە وارەوە لە شعرێدا قسە لەگەر کەسێک دەکاتن کە دەوڵەمەندە پێ دەلێتن لەوانات و قوتووەکەت پڕ دڕ و گەوهەر بێتن لەوانە سندوقێکت هەبێتن پڕ لە زێر بێتن بەڵام دڵنیا بە ئەتوو لە من دەوڵەمەندتر نی چونکە من دایکێکم هەیە هەم فێرم دەکاتن هەم بووم دەخوێنێتەوە یعنی گرنگە لە ماڵەوە دایکان و باوکان بە تایبەتی دایک چونکە دایک ڕۆڵێکی گەورەتری هەیە لە ماڵەوە لە پەروەردەکردنی منداڵ چونکە و زیاتر لەگەر منداڵدایە زیاتر کتێب و مناڵەکان بخوێنێتەوە تەنانەت زانان ینی باسی ئەوە دەکەن کە باشتر وایە دایکان یان باوکان کە چیرۆک و ینی کتێب و مناڵەکان دەخوێنەوە بە دەنجی بەرز بخوێنەوە بۆ ئەوەی حەز و خۆلیای خوێندنەوە لای مناڵەکان زیاد بێ بۆ ئەوەی مناڵەکان زیاتر حەزیان لە خوێندنەوەی کتێب بێتن. بەڵێ
مامۆستا محەممەد وەک دوا پرسیار ئەگەر هاوکارم پرسیارێکی نەبێت تا چەند ینی جەنابیشت بە سەریعەک ئاماژەت پێدا تا چەند ینی گرنگە دایک و باوک چۆن لە خەمی چێشتخانەیەکە کە لە ماڵەکەی مەتوەخێکی جوانی هەبێ کەوانتەرێکی جوانی هەبێ یا ژووری میوان و قەنەفێکی جوانی هەبێ لە هۆڵەکە دیزین و تەرتیباتێکی جوانی هەبێ تا چەند ئەم خەمەی کە بۆ ماڵ هەیە لە ڕووی دیزینەوە بووە خەمێکیش کە دایک و باوک لە پاڵ ئەم شتە جوانانەیە کتێبخانەیەکی گەوریان هەبێ لە ماڵەکە و بەشێکی کتێبخانەکە تایبەت بێ بە کتێبی منداڵان ئەمە بۆتە کولتور لای دایکان و باوکان ئەبێ ئەم هەموو خەمەیانە بێ ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم. بەڕاستی بەداخەوە ینی لە کوردستان ئەم حالەتە زۆر کەم دەبینرێ یعنی زۆر کەم کەس هەیە ناڵێم نییە بە مطلقی بەڵام زۆر کەمە ئەم کەلتورە بەڕاستی ئێمە هێندەی گرنگی بە خواردن و خواردنەوە بۆ جەستەکەمان دەدەین زیاتر ینی گرنگی بە جەستەکەمان دەدەین لە مێشک و لە عقلمان یعنی ئێمە چۆن هەروەک باسم کرد چۆن جەستەمان پێویستی بە خواردن و خواردنەوە ئەوها عقلیشمان پێویستی بە زانست و معریفە هەیە ئێمە ئەگەر بمانەوێ ینی مناڵانێک پێ بگەینین کە لە ژیاندا سەرکەوتوو بوون لە ژیاندا بەختەوەر بن لە ژیاندا ئینسانی زانا و دانا و تێگەیشتوو بن پێویستە ئێمە لە ماڵەوە هەم بە خۆمان قودوەیەکی باش بین کتێب بخوێنینەوە هەم کتێبیش بۆ مناڵەکانمان دابێ بکەین هەروەک چۆن ئێمە مەسەلەن لەوانە ساڵانە یان مەسەلەن چەند ساڵ جارێک ئێمە ماڵەکەمان دەڕازێنینەوە بە دیکوری جوان ئەو هاش هەوڵ بدەین یعنی کتێبخانەیەک ئەگەر بچووکیش بێتن لە ماڵەوە جێ بکەینەوە بۆ ئەوەی کە مناڵەکانمان ئەو تایبەتمەندیان هەبێتن هەز بکەن کە ئێمە گرنگیان پێ دەدەین لەو کتێبخانەدا مەسەلەن شوێنەکەی حتا زانان باسی ئەوەش دەکەن دەڵێن پێویستە ئەو شوێنە بڕازێنرێتەوە کە مناڵەکان حەزیان بۆ ئەو شوێنە بچێتن کە کەیفیان بەو شوێنە بێتن مێز و کورسیان هەبێتن کتێبەکانیان هەمە جوور بێتن کتێبی ڕنگدار بێتن کتێبی ملەوەنی تیابێ کتێبی چێڕوک و بەسەرهات و ئەوانەی تێدا بێت بۆ ئەوەی مناڵەکان یعنی کە لە سەرەتاوە دەست بە خوێندنەوە بکەن ینی خۆلیای خوێندنەوە بن و حەزیان بۆ خوێندنەوە بچێتن و بەردەوام لە خوێندنەوە ئەگەر ئەمە نەکرد بەڕاستی ئێمە ناتوانین ببینە پێشەنگێکی باش بوو مناڵەکانمان ناتوانین ئەم حەز و خولیا لە ناخیاندا بڕوێنین پێویستە ئێمە بەڕاستی هەمومان وەکو دایکان و واوکان بە خۆماندا بچینەوە پلان و بەرنامەمان هەبێتن لە ماڵەوە مامۆستایان لە قوتابخانە ینی لاەنە پەیوەنددارەکان زیاتر گرنگی بەم بوارە بدەن لە هەموو شوێنەکان کتێبی تایبەت بە منداڵان بکرێتەوە هانی منداڵان بدرێتن بۆ ئەوەی کە کتێب بخوێنەوە بۆ ئەوەی کە ینی بتوانن باشتر خۆیان پێ بگەینن. زۆر سپاس بە بەڕێز مامۆستا محەممەد ساڵحی جگەرسۆس نووسەر کە لەم تەوەرەیە لەگەڵ مامووی دەستخۆشێ بە هیوایەوەی تەواوی ماڵەکانی کوردستان بە تایبەتەوە ماڵانەی مناڵیان تێدایە بەشێک هەبێ بۆ کتابخانە و لە نێو کتابخانەکە ژوەک هاوکارم ئاماژەی پێکرد بەشێک هەبێ بۆ کتێبی مناڵان تا داهاتووی مناڵانمان ڕۆشنتر بێ کۆمەلگایەکی هێورتر و ئارامتر و خوێنەوارتر و تێگەیشتوتر و دووربینتر بەرهەمهێنین وامەش لەسەر ئەستۆی لایانی پەروەردەکار و وەروەها دایکان و باوکانە بۆی بتوانین ئاسوودەیی بۆ مناڵەکانمان فراهەم بکەین وەروەها داهاتوێکی گەشتیان هەبێ ئەمڕۆ بێ خۆمانیان بۆ هیلاک بکەین و فێری خوێندنەوە و نووسین و کتێب خوێندنەوەیان بکەین. دەستخۆش.